بەڵام حل ئەوە نییە کە ئێمە دانیشین ئینشاءڵڵا نەوت ئەچێتەوە $100 بەخوا بچێتەوە $100 ببێ بە ملیۆنێکیش و تاڵەما بەم مەسارە بڕۆین ئێمە ئەو قەیرانە هەر بەردەوامە بێ نەخۆشی. ئاشتێورامی ئەندازیاری هەناردەی نەوتی هەرێمی کوردستان بە شێوەیەکی سربەخۆیی بۆ بەندەری جیهان ئەم شەو لە تەمەنی 76 ساڵی کۆچی دوایی کرد. ئاشتێورامی مێژوویەکی دێرینی لە حکوومەتەکانی هەرێمی کوردستان هەیە، چونکە لە کابینەکانی پێنجەم، شەشەم، حەوتەم و هەشتەم و وەزیری سامانە سروشتیەکان بووە و پێش ئەوەی ببێتە وەزیریش ئەندامی ئەنجومەنی باڵای نەوت و گازی کوردستان بووە. ئاشتێورامی بڕوانامەی بەکالۆرسی لە نەوت لە بەغداد و بڕوانامەی ماستەر لە ئەندازیاری نەوت لە سکۆتلاند بەدەستهێناوە. پێش ئەوەی ببێتە وەزیری سامانە سروشتیەکان لەگەڵ چەند کۆمپانیایەکی بەریتانی و بیانی کاری کردووە. ئاشتێورامی ناوی تەواوی عەبدوڵڵا عەبدوڕەحمان عەبدوڵڵایە و لەدایکبووی ساڵی 1948 لە سلێمانی لەدایک بووە. بەیەک لە دیارترین وەزیرەکان لە مێژووی حکوومەتەکانی هەرێمی کوردستاندا دەنرێت، چونکە هەمیشە لە میدیاکانەوە ڕخنەی لێدەگیرا و لە لای خەڵکی کەسێکی دڵخواز نەبووە. ئاشتێورامی ئەم شەو لە تەمەنی 76 ساڵی لە لەندەنی پایتەختی بەریتانیا کۆچی دوایی کرد. وا بڕیارە تەرمەکەی بگەڕێنرێتەوە هەرێمی کوردستان و لە سلێمانی پرسەی بۆ دابدرێت.